دوای 20 ساڵ لە کارکەوتنی کارگەی زەیتی عربەت لەلایەن کەرتی تایبەتەوە بەگەڕخرایەوە. بەگەڕخستنەوەی ئەم کارگەیە هۆکارە بێت بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش پێی وایە داخڵکردنی کەرتی تایبەت بۆ کەرتی کوشت و کاڵ هۆکاری بوژانەوەی کەرتی کوشت و کاڵە لە هەرێمی کوردستان. جوتیار کە ئەمساڵ گوڵە بەڕۆژە ئەچێنێ دڵنیایە لەوەی کە بە شوێنێک هەیە بەرهەمەکەی تەسلیم ئەکاتەوە. ئەوە یەک. دوو، ئیتر زەویەکەی هەر نایکا بە گەنم ئەیکا بە گوڵە بەڕۆژێش. لە هەمووی گرنگتر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ لەم جۆرە کارە و پشتیوانی کارگەکان بکە و پشتیوانی کەرتی تایبەت بکە بۆ ئەوەی بتوانین کەرتی تایبەت بەردەوام بێ و کەرتی تایبەت نەڕوخێت. لە ئێستادا بەرهەمێنانی گوڵە و بەڕۆژە لە هەرێمی کوردستان لەلایەن جوتیارانەوە کەمترین بایەخی پێدرێت. بە وتەی شارەزایەکی بواری کوشت و کاڵیش کردنەوەی ئەم کارگەیە هۆکارە بێت بۆ زیادکردنی بەرهەمی گوڵە و بەڕۆژە. کردنەوەی ئەم کارگەیە بەگەڕخستنەوەی ئەم کار هۆکارێکی گرنگە ئەرێنیە بەڵێ بۆ بەرهەمێنانی بۆەوەی کەوا جوتیار جارێکی تر ڕوو کاتە چاندنی گوڵە بەڕۆژە لە چاو لە پاڵ گەنم و بەرهەمەدانەوەڵیەکانی تیژا چونکە وەکو ئێمە ئەمڕۆ لەم کارگەی بینیمانکەوە لەلایەن بەڕێوەبەری یا بەرپرسانی کارەکەڵێن کەەوە ئێمە بنەتۆ بە خۆڕایی ینی بەبێ بەرامبەردا بەشەکەین بەسەر جوتیارانە و دوای هە بازار وەکو بازاریشان بۆ داوایانی بەرهەمەکەشان لیەکرێنەوە بە پارەیەکی باشترگە گونجاو بە جوتیار تامان ئەمەش هاندەرە بۆ بایەقدانی جوتیار بە گوڵە بەڕۆژەوە. بۆ بەردەوامی ئەم کارگەیە پشتیوانیکردنی جوتیاران و بەرهەمێنانی گوڵە بەڕۆژە گەورەترین پاڵپشتیە. خاوەن کارگەکەش بۆ هاندانی جوتیاران ئەمساڵ تۆوی گوڵە بەڕۆژە بۆ هەزاران دۆنم زەوی بێ بەرامبەرە بەخشێتە جوتیاران. من ئەمساڵ بەرنامەم لە بەرنامەم هەیە 200 جوتیار تۆوی بدەمێ زیاتریش لە 3000 دۆنم بکەم بە گوڵە بەڕۆژە ئینشەڵا بۆ ساڵی ئایندە. ئەم گوڵە بەڕۆژە نییە کە لە بازاڕە و کە کاتی خۆی جوتیاران بەکاری هێناوە. گوڵە بەڕۆژەی ئێمە جیاوازە. ئەم گوڵە بەڕۆژە خاص بۆ زەیتە بۆ خواردن نییە لە بازار بفرۆشێتەوە ئەمانە. اینجا دوای ئەوە ئێمە زیاتر لە 200 جوتیار و اینجا تراکتۆر و چەندەها کەس مەشغوڵ ینی ئیشەکەن لەگەڵمانە و لێر لە کارەکەشمان زیاتر 40 تا 50 کارمە دەخینە ئیشەوە. لە هەرێمی کوردستان لە کۆی 3600 کارگا 2100 کارگەیان لە کارکەوتون. ئەگەر ئەو کارگانە هاوشێوەی کارگەی زەیتی عربەت حکوومەت هاوکاری کەرتی تایبەت بێت بۆ بەگەڕخستنەوەیان ئەوە کارگەکان هۆکارە بن بۆ بوژانەوەی کەرتی کوشت و کاڵ. کارگەی زەیتی عربەت ڕۆژانە لە توانایدایە 24,000 بوتڵ ڕۆن بەرهەم بێنێت. لە ئایندەشدا ئەتوانێت بەشی پێویستی ڕۆن بخاتە هەموو بازاڕەکانی عێراقەوە. لە دەستپێکی کارەکانیشیدا ئەمساڵ سەدان جوتیار سەرقاڵەکات بە بەرهەمێنانی گوڵە بەڕۆژە و دواتریش بەرهەمەکانیان بۆ ساغەکاتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، کارگەی زەیتی عربەت.